سیاستی ئێمە ئەوە نییە کە هەر کەس دۆستمان نەبێ دژمنمانە. سیاستی ئێمە ئەوەیە هەر کەس دژمنمان نەبێ دۆستمانە. حزبی دموکراتی کوردستان ئیمانێکی قوڵی بە دموکراسی هەیە و ئامادەیە هاوکاری لەگەڵ هەموو حزب و دەستەیەکی سیاسی لە سەراوسەری ئێران و لە ناوچەی کوردستاندا بکە. ئێمە لە کانگای دڵەوە دەڵێین کە زۆر نقطەی هاوبەش هەیە کە لە سەریان دەتوانین لەگەڵ هەموو هێزەکانی نیشتمان پەروەر و پێشکەوتوو هاوکاری بکەین. دامەزراندنی جمهوری دموکراتی لە ئێراندا، دابینکردنی مافی خودمختاری هەموو گەلانی ئێران لە چوارچێوەی وڵاتدا، دابینکردنی ئازادیە دموکراتیەکان بۆ هەموو حزب و دەستەیەکی سیاسی نیشتمانی بەبێ جیاوازی، دارشتنی سیاسەتێکی ئابووری بۆ پاراستنی قازانجی خەڵک و بەرزکردنی پایەی ژیانی زەحمەتکێشان، هاودەردی و لایەنگری هەموو جوڵانەوەکانی ڕزگاری خوازی و پشتکردنی مافی دانانی چارەنووسی نەتەوەکان بەدەست خۆیان. بۆ ئەوەی سەرکەوتنی تازە وەدەست بێنین یەکەتی و خۆرێک خستنمان پێویستە. نابێ ڕێگا بدەین دژمن لە نێوماندا ڕەخنە بکە و دووبەرەکی و ناکۆچی پێک بێنێ. نابێ ڕێگا بدەین دەستە و حیزبێکی سیاسی پێشکەوتووی هێزی خۆی بۆ کوتانی دەستە و حیزبێکی سیاسی پێشکەوتووی دیکە تەرخان بکە. با فێری دموکراسی بین و تەمرینی دموکراسی بکەین. کوردستان هەروەک هەموو ئێران پاوانی هیچ حیزبێک و دەستەیەکی سیاسی تایبەتی نییە. با هەمومان بیر و ڕاو بەرنامەی خۆمان بخەینە بەرچاوی خەڵک و خەڵک ئازادانە ڕێ و شوێنی خۆی هەڵبژێرێ. قەباتی دوور و درێژ بۆ ئازادی گەلان مهم نییە. کەسێک تەنانەت نەسلێک لەو خەباتەدا حتمما سەرکەوێ. زۆر میلەت هەیە بەدەیان نەسل خەباتی کردو هەتا ئازادی دەستکەوتووە. لەبەرەوە مهم ئەوە نییە کە ئەو نەسلە کە مەشغەلەکەی وەرگرت و تەحویلی نەسلی جوانیدا لەو خەباتەدا سەرکەوێت. مهم ئەوەیە کە مەشغەلەکە دراوەتە دەستی نەسلێکی دیکە و بێگومان ئەو مەشغەلە هەتا سەرکەوتنی میلەتەکەمان هەتا وەدەستهێنانی ئازادی بۆ گەلی کورد هەر ناکوژێتەوە. ئەوانەی شۆڕژگێری ڕاستەقینەن تەنانەت ئەگەر دەیان جار مردنیشیان لە پێش بێ تا سەرکەوتن دەست لە خەبات هەڵناگرن. پێشەوا بۆ خۆی بۆ ئەمە نمونە بوو. ئەو پەیامە ئەوەیە کە هەموو هەوڵ و تێکۆشانی ئێمە بۆ بەختیاری و سەربەرزی و خۆشی گەلەکەمانە. تا ئەو کاتە حیزبەکەمان لە نێو گەلی کووردا نفوزی هەیە. تا ئەو وەختە کە گەلی کورد پشتیوانیەتی حزبی دموکرات هەر دەمێنێتەوە و حتما سەر دەکەوێت. هەر کەس لە تێرۆری فکری دەبێت لە نێو بچێت و هیچ کەس لەبەر بیر و باوەری خۆی نابێت بخرێتە ژێر فشار. لەسەر دۆستان و لایەنگران و ئەندامانی حزبی دموکراتی کوردستانە کە بیر و ڕاو و بەرنامە و داخوازەکانی حزبی ئێمە لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بە شێوەیەکی دموکراتی بڵاو بکەنەوە و پشتیوانی ئەوان بۆ لای حزب ڕابکێشن. لەسەر ئەندامان و کادرەکانی حزبی ئێمەیە کە بە هەموو هێزیانەوە بۆ بوژانەوە و دامەزرانەوەی ڕێکخراوەکانی حزبی تێبکۆشن و هەرگیز نابێت لە بیریان بچێ کە ڕێکخراو کە تەشکیلات شەکی هەرا گرنگی ئێمەیە. ئەو چەکەمان پێبێ هەموو خەڵاتێکمان پێدەگیرێت. هیوام ئەوەیە کە گەلی کورد بە تێکۆشانی هەموو ڕۆڵە بەشەرەفەکانیەوە هەر بیر و باوەڕێکیان هەبێ و بەشانی گەلانی دیکەی ئێران لەم خەباتە مێژوویەدا سەرکەوێت.